بەناوی خوای بەرز و بێ هاوتا سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانە من دانیان نورودین لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز دەبم. ئازان و خۆشەویستان ئەمڕۆ تەورەکەمان گفتوگۆ دەکەین لەبارەی ساڵوەگەڕی ریفراندۆم کە 5 ساڵ بەر لە ئێستا و ڕۆژێکی وە کۆمڕۆدا ریفراندۆم ئەنجامدا. ئەگەر کورتەیەک بگەڕینەوە بۆ ئەو مێژوو باز لە ڕووداوەکە بکەین لە ڕۆژی حوتی حوزەیرانی ساڵی 2017 مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی و کاتەی کوردستان لەگەڵ نوێنەری لایەنە سیاسەکان کۆبوویەوە و بڕیاریاندا ڕۆژی 25 ئەیلولی هەمان ساڵ کە دەکاتە ساڵی 2017 ریفراندۆم لە هەرێمی کوردستاندا ئەنجام بدەن. گەرچی لە ناوخۆدا وەروەها وڵاتانی دەرەوە بەردەوام داوایان دەکرد کە ریفراندۆم دوا بخرێت و کێشەکان لەگەڵ بەغدا بە چارەسەر بکرێت بە نێوەندگیری نەتەوەی گرتوەکان، بەڵام کێشەکان چارەسەر نەکرا و بڕیارەکەدرا لەلایەن ئەنجومەنی باڵای ریفراندۆمەوە و کاتە زۆرینی لایەنە سیاسەکان تێدا بەشدار و تەنها بە فەرمی بزوتنەوەی گۆڕان وەروەها کۆمەڵی دادگەری لە ئەو ئەنجومەنی باڵای ریفراندۆم بەشدانەوە و بە هەموو شێوازێک بە فەرمی ئەوان باسییان لەوە کرد کە نابێت ریفراندۆم لە هەرێمی کوردستاندا ئەنجام بدرێت لەبەرەوەی کە زمینە سازی بۆ نەکراوە لەو کاتەدا پێویستە زمینە سازێکی باشی بۆ بکرێت چ لە ناوخۆی هەرێمی کوردستاندا و چ لە دەرەوە و پەیوەندە دیبلۆماسیەکان لە نێو وڵاتاندا. لە ناوخۆدا لەو کاتەدا لە هەرێمی کوردستاندا چەندین کێشە و قەیران هەبوو، پەیوەندی لایەنە سیاسەکان لە ئاستێکی باشدا نەبوو، موچە خۆران موچەکانیان چەند مانگێک وەرنەگرت و وەروەها باری ئابووری و نەبوونی پرۆژە کۆمەڵێک بابەتی دیکە لە ناوخۆدا هەبوو سەرڕایبوونی چەندین کێشەگرت لە نێوان لایەنە سیاسەکان بۆیە زمینە سازی لە نێو ناوخۆی هەرێمی کوردستان وەروەها پەیوەندیەکانیش لەگەڵ وڵاتانی دەرەوەدا لە ئاستێکی زۆر باشدا نەبوو، نەتوانرابوو بە ڕێگایەکی دیبلۆماسی بە ڕێگایەکی زۆر باش بتوانێت پشتگیری وڵاتانی دیکە بۆ ئەنجامدانی ریفراندۆم بێتە ئاراوە. بەڵام ئەو کەسانی یاخود ئەو لایەنانەی بڕیاری ریفراندۆمیاندا بڕیاردرا کە ڕۆژی 25 ئەیلولی ساڵی 2017 ریفراندۆم لە هەرێمی کوردستاندا ئەنجام بدرێت. دوای ڕووداوەکە ئەو بوو وڵاتانی دراوسێ بە تایبەتی و هەروەها حکوومەتی ناوەندیش بە هەموو شازێک جایەتیان بۆ ریفراندۆمەکە ئەنجامدا و سنوورەکان لە نێوان تورکیا و هەرێمی کوردستان یاخود ئێران و هەرێمی کوردستان داخران، وەروەها فڕۆکەخانەکان لە هەرێمی کوردستاندا بۆ ماوەیەکی زۆر بۆ ماوەی چەندی مانگ داخران. ئەمەش بوو هۆیەوەی کە کێشەگرفتێکی زۆر لە هەرێمی کوردستاندا بێتە ئاراوە ئەو کێشەگرفتانەی کە لەو کاتەدا هاتە ئاراوە تاوەکو ئێستا پێوەی دیارەوە بۆتە هۆیەوەی کە تاوەکو زۆرێک لە مدەتێکی زۆر ئەم کێشەگرفتانە بوونی هەبێت. سەرڕای هەموو ئەو کێشەگرفتانەی بوونی هەبوو لەو کاتەدا لە پێش ئەنجامدانی ریفراندۆم هەرێمی کوردستان خاوێنی زۆرترین پانتایی بوو. ئەو بوو ناوکۆکەکان کەرکوو خانەقین لە ژێر دەستی هێزەکانی پێشمەرگە و بەڵام دوای ئەنجامدانی ریفراندۆم بەشێکی زۆر لەو ناوچانە بەبێ هیچ ڕێککەوتنێک و بە زەبری هێز لەلایەن حکوومەتی ناوەندەوە دووبارە گەڕێناوە سێر سنووری حکوومەتی ناوەند و بەغدا بۆ ئێمە چەندین ڕووداوی گرنگ بوو. ئێمە لەم بابەتەماندا باس لەوە دەکەین کە ئایا ریفراندۆم چ گۆڕانکاریەکی کرد، ئایا دۆخی هاوڵاتیان بەرەو کێگەش دوای ئەنجامدانی ئەم ریفراندۆمەی کە 5 ساڵ بەر لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا ئەنجام درا، کێشەگرفتەکان ئایا تا چەند بوونەتە هۆکارێک بۆی کە زیاتر قوڵ بوونەوە لە دوای ئەو 5 ساڵی کە لە هەرێمی کوردستاندا ڕوودەدات. وەروەها دەپرسین کە چی بکرێت، یاخود زمینە سازی چی دیکە دەبێ بکرێت تاوەکو هەرێمی کوردستان بکرێتە دەوڵەتێکی سربەخۆ بتوانێت وەکو دەوڵەتانی دیکە کیانێکی سربەخۆ بێت و لە ژێر دەسەڵاتێکی کوردی بە تەواوەتی حکومڕانی خۆی بکە. ئەمە بابەتی ئەمڕۆمانە ئێوەی ئازیز دەتوانن گفتوگۆی لەسەر بکەن و ڕاوسەرنجی خۆتان لەسەر ئەو بابەتە بخەنە ڕوو. دەچمە لای کۆمنتی بەشێک لە ئێوەی ئازیز کە ئەبۆ ئەم بابەتەتان نووسیوە. نورا نورەدین نووسێتی بۆ هۆی ریفراندۆمی ساڵی 2017 نیوەی خاکی کوردستانان لە دەستدا، ئێستاش زۆرێک شانازی دەکەن بۆ دۆڕاندنەی کە بەسەر خەڵکی کوردستاندا هاتووە. دەچمە لای پەیوەندیەکانی ئێوەی ئازیز. یەکەمین پەیوەندی وەردەگرم کاک پۆڵا لە هەولێر. کاک پۆڵا سڵاوی خوا لێوێ. وعەلەیکە سەلام کاک پۆڵا. هیوای تەندروستی بۆ هەمووتان، دەست خۆش بۆتەوەەکەن. زۆر سپاس کاک پۆڵا. کاتم دێت چووکە برینەکە لە دەستەی ئێمەیە برینەکە. بەڵێ برای بەڕێزم لە مێژە لە کوردەواری گوتراوە دەنجی دەوڵ لە دوورەوە خۆشە. من هیچ کاتێک گلەی ناکەم لە شارێکی تر بێ کە دەنجی دابێ یان بە سۆز و عاتیفە، چونکە ئەوەی لە هەولێر گوزەرا لە هەولێر سەرچاوەکەی بوو، لە هەولێر بڕیار برا. چێ بڕیاریدا؟ 16 شێخە عەرەب لەگەڵ 17 حزبی کوردستانی. هەموو دەروون ناسان، هەموو کۆمەڵ ناسان دەزانن
کە کەسایەتی سیاسی کورد و بە کۆمەڵگەی کوردی بەگشتی ناڵێم تێگڕا بەس ڕێژەیەکی زۆر تەنها بە سۆز و عاتیفە بیر دەکاتەوە برای بەڕێزم سۆز و عاتیفە بۆ ڕووداوێکی وەک ئەوە دەبێ هەموو هەڵومەرزێک لەبار بێ پشتیوانی دەرەچیمان سفر بوو هوشیاریمان پێدرا لە ناوەخۆ پەرتەوازە بووین دۆخی داراییمان نالەبار بوو هێزەکانی پێشمەرگە پەرتەوازە و پرسەک نەبوون کەواتە شتەکان زۆر ڕوون و ئاشکرا بوون بەندە پەنا بەخوا لە خۆبایی بوون و لە خۆ بە گەورەزانین العیاذ بالله برای تۆ بەندە ئەو کاتی لە ڕۆژنامەی ستاندارد بابەتێکی دوور و درێژم نووسی بە ناونیشانی بە گومان بن لە ڕیفراندۆم بە گومان بن لە ڕادیۆینەوە لەگەڵ بەرپرسی دووەمی یەکگرتووی ئیسلامی پێم گوت ئەوە گیلانجێڕیەکە تەنها عەرەبی سوننە لێی سوودمەند بن ئاگادار بن چونکە ئەوانە پاس کارەساتی ڕووداوەکانی داعش سوودمەندی یەکەم سوننەکانن لە ڕیفراندۆم بۆ پێم گوت ڕوونم کردەوە ئەو ناوچانە گوتم لە سەتافەت دەکەوێتە دەستی سوننەکان شیعە لە نەزەت نایەتە مەخمور و شەنگال و کەربەلا وەکو سەردەمی بەعەز سوننەکان سوودمەندن وعدیدا دراسی دەکەن بەڵام هەرگێشیان نەکرد لە کەناڵی سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانی کەرکووک دوو جار دەیانم گوت 150 ساڵ ئەزمونمان لەگەڵ ئەو شێخانە هەیە ئەوان بڕیار دەدەن گوتم بۆ مێژوو بەرپرسیار دەبن دوو مانجی تر نابە ئەو خۆشەی ئێوە بە شان و باڵایدا هەڵهێڵێن دەبتە شین و شایی لە کەناڵی NRP دەنجان بڵاومان کردەوە بەڵام گوێ لەکوێ دەگرن برای بەڕێزم باڵندەیەکیش نییە سەر بەخۆی بۆ هێلانەکەی خۆی نەوێ لە ناو هێلانەکەی خۆ نەک تاکێکی کورد ئەو ڕووبارە خوێنەمان ڕشان بەڵام کەی وای گەورە کاتی نوێژکردنی دیاری کردووە کاکتانیان کاتی حەزی دیاری کردووە هەموو شتێک کاتی خۆی هەیە ئەرێ خێرە لە 2003 کەسوونەوە بەغدا سەربازێک نەمابوو پۆلیسێکی هاتوچۆ نەمابوو ڕۆکێکی بەحەز نەمابوو هیچ شتێک نەبابوو خێرە حاشاتان لە نیوەی خاکی کوردستان کرد خێرە وتان ئارەزومەندانە پەنجەمۆریان کرد وتیان ئێمە عێراقین کاک وڵاتۆ پێ دوایە دوای ئەو ڕووداوە 5 ساڵ تێپەڕیەوە بەسەر ئەو ڕووداوەدا شکۆی دیبلۆماسی شکۆی سیاسی گۆڕانکاری بەسەرداتوە لە ڕێمی کوردستاندا بەیانیەگە بگەڕێنەوە بۆ پێش ئەو ڕووداوە نەخێر بە پلێکی بەڵێ کاک دانیال بەڵێ پشتیوانیەکی تەواومان هەبوو یەک نمونە بۆ وەڵامی بەڕێزت 3 ڕۆژ پێش ئەنجامی ڕیفراندۆمەکە چونکە ئێمە ئاگادارین ئێمە ماڵوێران بووین ئەوانەی کە لە گۆڕەپانەکان هەڵدەپەڕین یان ئەوانەی دەڵێن بۆتانی ڕەسە ڕیفراندۆم ئایا بۆتانەکەی گوڵەخانە ڕۆیی بۆتانەکەی قەڵاتۆلان ڕۆیی بۆتانەکەی بلێو بازار ڕۆیی نا بۆتانەکەی کەرکووکەکەم ڕۆیی مەخمورەکەم شنگالەکەم خانەقینەکەم گوڵاڵەکەم خورماتوەکەم ڕۆیی لایوان بۆتانەکە هەر لە گیرفانیانە داخەکەم لە دیاتەوەی ئەمڕۆ ببایە ڕۆژ یەکریزی بە خۆداسوونەوە داوای لێبوردنکردن دەزانی ئاهەن دەگەڕ سوکایەتی بە خەڵکی ناو دابڕاوەکان دەکەن زۆر باشە کاک پۆڵەنیا سوکایەتیە کاکە دانیار هەڵدەپەڕن دەڵێن دەستکەوت تۆوەرە 3 ملیۆن و ئێستا شانازی پێوە دەکەن وایە بەڵێ ئێستا ژەر شانازی پێوە دەکەن شانازی دەکەن لە تاو بیردۆزە دەڕۆن کاکە دانیار لە تاو بیردۆزە دەڕۆن دەڵێن بەڵێ دەڵێن بشفڕی هەر بزنا جۆ لێ بووە لە کوردەواری بشفڕێ هەر بزنا ئاخر ریفراندۆمێک ڕۆژی ڕاستگۆکان کە سەدان ڕووخا ڕۆژی دڵسۆزەکان ئەو ڕۆژی بوو دەربەخۆیمان زۆر باشە کاک پۆڵەنیان دەرفەت بین بە هاوڕانی دیکەش زۆر سپاس دەکەین کاک پۆڵا دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک عەبدوڵڵا لە چوارقورنە وەردەگرین کاک عەبدوڵڵا گیان سڵاوی خوات لێبێ سلام علیکم مامۆستا وعەلەیکە سەلام سەرچاومان کاک عەبدوڵڵا گیان ڕاستەرنجی بەڕێستان چییە لەسەر ریفراندۆمەوە بەڵێ ریفراندۆم بەقوربان خۆ پێنجمان پێش ریفراندۆمەکە بەڵێ خەڵکەکە دی حاڵی نابێەوە تێشی ناگە هەتا ئەساس کەس تێی ناگە مەسەلەکە چییە ریفراندۆم پێنجمان پێش ئەوەی کەوا ریفراندۆمە ڕوو بدە کۆبوونەوەی 4 خۆڵی دروست بووە بە تەلەفۆن هەموو بە تەلەفۆن لە 4 خۆڵی تورکیا ئێرانە
ترامپ سوورە لەگەڵ حەیدەر حەبادیە ئەوانە کۆبوونەوە خۆی بە تەلەفۆن کراوە لەسەر چی لەسەر کەرکووک هێزی پێشمەرگە بکشێتەوە دەبرێکی ئێجێتی و بازی کراوە بکشنەوە کاکە نابێت دەبچنەوە شوێنی خۆتان توش یەک دنیا خەڵکت کوژراوە لەوێ بکشیەوە نابێت ئەودا سیناتۆری پەیدا بوو سیناتۆرەکانی ساکەجان ئێوە پێویستە ڕێفراندەم بکرد ڕێفراندەم کراوە جارێکیکە 92 کراوە بەڵام بیکەنەوە بەچی بیکەنەوە لە زدی ئەوانە ئەو گەدە کۆمەیە با بە ڕێفراندەم لە زدی گەدە کۆمە کراوە خۆ ڕێفراندەم بۆ نەکرێت توبانی بێ بە حکوومەت کارتێکە لە گیرفانی خۆدا ئەو هەر کاتێکی پێویستت بۆ گوندان لەناو ئەو کونەی بەریدەوە خوارێت بەڵام ئەوەی بەس خەرکەکە تێی ناگات هەر دەڵێ وەڵا وای کردووە کردوە ئەمە سوبەرزانی بەتەنێ پێی ناکرێ ئەویشە باشە کاک عەبدوڵڵا ئەمەشە بۆ دەکەی کە وەکو کارتێکە لە گیرفانماندا بێ بەڵام ئەمە چ جۆرە کارتێکە کار کاتێ دەری بێنین وڵاتانی دراوسێ و ناوخۆ هەموو شوێنێک جایەتیمان بکات و نەیکرد بە ئەو هجوومەتێکی کرد ئینایادە بکشنەوە عێراق باوەش رازی نەبوو عێراق بە هێزی پێشمەرگە رازی نەبوو بە مشتەرەکەی رازی نەبوو حەیدەر عەبادی کاتە یا کاکە هێزی پێشمەرگە بانەیەک مێنیتەوە هەندە پێکەوە بن بەڵێ قبولیان نەکردیان چونکە ئێران و تورکیاوە لەگەڵ داون بەرزانی لە فاریان دوێنە با نەبن بە هیچ شتێک کێشەکە ئەوە بوو کێشەکە هەر مەسەج بەرزایی نییە کێچێتی نییە بەتەنێ کاکە بەس خەڵکەکە تێی ناگەوە ئەکەی نازان چۆن بۆ هەر دەرەوە ماریان وێرا کردی با ماری وێرە نەبووە هەر ئەگەوای لە ماری وێرە دەکرد شتەکە ئاشکرایە خۆ بەدزی نەبووە ئەوە کێشەکەیەتی کاکە خۆ کێشەکەی ئەوە نێت بڵێ وەڵا ئەوە بەعردیەشێتی نەفشێتەوە بەشەر هەرکەشیان بەگوزن نە کشیبانە هەروە دەکە با نەفشیەوە باشە ئەو شەڕە باشتر بلەوەی کە بە عیزی بکشیەوە پێتر خۆشیت زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە چوارخونەوە دەچمە لای پێرێکی دیکە کاک محەممەد لە دووسخورماتوو وەردەگرم کاک محەممەدیان سڵای خوارد لێبێ عەلەیکە سەلام سەرچاومان دەستخۆشی تەوەرەکەتان دەگەین زۆر سپاس دەکەین کاک محەممەد سلامت وڵای بەسەر ڕێکخراندەوەم حەقا هەموو خەڵکی ناوچەدا بڕاوەکان یعنی بەکتێکڕا هەڵوێستیانە بێ لەسەر ڕێکخراندەوەم بەڕاستی برای خۆم یعنی نازانین لە ئێمە خەڵکی خورماتوو و خەڵکی بەتایبەتی گەورەترین نەهامەت کە لە دوای ڕێکخراندەوەم بۆ کورداتی بێ لە ناوچەدا بڕاوەکان بۆ خەڵکی خورماتووە زۆر ڕاست بەڕاستی بەداخەوە بۆ ڕاگەیەنکارەکان و بۆ خەڵکی کوردستانیش هەمووی نا هەندێکی تا ئیستا نازانێ ئاگای لەوە نییە لە دووسفورماتوو چی ڕێداوە وەڵی برای خۆمەوەی لە دووسفورماتوو ڕێدا هیچی لە هەڵەبجە کەمتر نەوی هیچی لە ئەنفال کەمتر نەوی یعنی ئەمانچی لێکەوتەی ڕێفراندۆم من پرسیارێکم لە حکومەتی کوردی ئایا بەڕێز کاک مەسعود بەرزانی وتی ئەگەر ڕێفراندۆم سەری نەگەن من بازرگەی هەمووی منەیدەم باشە بازرگەی ئەوە ئێمە خەڵکی دووسفورماتوو خەڵکی کەتوو خەڵکی ناوچەدا بڕاوەکان بازرگەیماندا فەرم و بازرگەی چییە خانیمان چیە خانیمان تەقێنراوە خانیمان ئاڵان کریا سیارەمان سدریا هەموو شتێکمان کاراوتی لە ناوچوو یعنی بەداخۆ چیمان بۆ کراوە تا ئێستا ماڵی وا هەیە خانەکەی سدراوە سیارەکەی ڕۆژتووە یعنی هەموو شتێکمان براوە چیمان بۆ کراوە یەک شتێکمان پێ بڵێ لەلایەنی حکومەتی هەرێمی کوردستانەوە بۆ خەڵکی ناوچەدا بڕاوەکان بە تایبەتی بۆ ئەو ماڵوێرانیە بۆ خەڵکی خورماتوو کرا پرسیار برای خۆم ئەوە تا ئایا تۆ ڕێفراندۆمت کرد منێکی خۆم لەو کەسانی کە دەنگمدا هەزار جایتری دەنگە دەم بەس ئایا کوا حکومەتان بۆمان کرد کاکە شتەڵتان کرد کاکە و خەڵکەتان دێت وەک مەڕووبزون خراوە دەستی ئەو زاڵمانە بە دەستی میتی تورک و میلیشیای تورکمانی لە دووسخورماتوو جەرگی هەزار خەڵکیان سوتان لەو شاری ئێمە جا برای خۆ وەڵی نەخێرمان دەیت نەفایدەمان لێدی جگەر لە نەهامەتی و لە نەکبەتی قسە زۆرە دیکەی بەخوا 2 ساعات قسە بکەم تەواو نابێت لەسەر نەهامەتیەکانی ڕێفراندۆم بەدەست ڕێفراندۆم و 16 ئۆکتۆبەر بەدەستی یەکێتی پارتیەوە بەداخەوە خەڵکی ئەو شاری ئێمەیان ماڵوێران کرد یعنی بە هەموو نەهامەتێکیان برد جا برای خۆ من داواکەم یعنی حکومەتی کوردی جارێتر نەیاتم ناوچەدا بڕاوەکان منێ ئەو کار ڕێفراندۆم و نازانم چی بەخوا برای خۆ منێکی خۆم ئێمە کوردین دڵمان خراپە ئیتر هەر ماڵێکی کورد نیوایە پێشمەرگە لە دەر خاتیەکەی دێت دڵی بە حکومەتی کوردی خۆش نەما لە ناوچەدا بڕاوەکان جا بەداخۆ هیوادارم حکومەتی کوردی زۆر باشە تۆزێوە خۆیان بڕوا مەعاناتی خەڵکی ناوچەدا بڕاوەکان بزانیە ئەم پەیامی من بۆ سەرۆک مەسعود بەرزانیە سەرۆک مەسعود بەرزانی هیوادارم تۆ وتت باجەری منەیدەم
یەک لێدوانێک لەسەر خەڵکی دڵخۆمات بدایە بەڕێز نەسیفان بەرزانی ئێوە سەرۆکی خزمەت یاریمی کوردستان بوو چیتان بۆ خەڵکی خورماتوو کرد یعنی بەداخۆ هیچیان بۆ خەڵکی ئەو شارە نەکردا بۆ ناوچە دابڕاوەکان براکەم دەستان خۆش بکات زۆرە بگین بەخوای برای خۆمە 2 ساعت قسە لەسەرمانە بکە قیمەتی نییە ئەمانە خەڵکی ناوچە دابڕاوەکانیان وەک مەڕووبزن کردە بەردەستی ئەو زاڵمانەی سەر لە هەورێ راتنە یادەگەیەکەن و بابەت تۆ یادی مەکەرە بێ بزان خەڵکی زۆر باشە بەداخەوە کاک محەممەد یەکێک ینی ناوچانی کە زۆر زەرمەند بوون ناوچە دابڕێنراوەکان بوون کەرکووک بوو خانەقین بوو بە تایبەتی تر پارێزگای کەرکووکە لە هەموو شوێنێکە ئاڵای کوردستان هەڵکراوە بەڵام دوای ڕیفراندۆم و دوای چەند ڕۆژێک تێپەڕوو دوای ڕیفراندۆم ئەو بوو بینیمان ڕووداوەکان گۆڕانکاری بەسەردا هات و هەولێر بگورن کەرکووک خرایەوە ژێر حکوومەتی ناوان دەچمە لای پەیوەندێکی دیکە خاتو نازەنی لە هەولێر وەردەگرم خاتو نازەنی سڵای خوارد لێوێ سڵای خۆی لە جەنابت بێ لە کارمەندان بێ لە سەرگردی لە بەڕێزەکانتان بێ ئەڵێکی سەلاس سەر هەردوو چاڵان بەڵێ باسی ڕیفراندۆمە ئەوە شتێکی گشتی بوو تەنها مرچی پارتی نەبووە من پارتینەوە هەرگیزی دەنگشم بە پارتی نەدا هیچ کاتێک پارتینیمە بەڵام من وەکو بەشدار بوو بەڕاستی زۆر ئەو کاتی بە خۆشحاڵیەوە بەجل و بەرگێکی کوردی و ڕسمەکانمانێ لەناو ئەلبومی ئێمە بەشداریمان کرد هەموو کەسێک حەزی لێیە بەشداری کە لە ڕیفراندۆم ئەوە لەسەر ڕیفراندۆم بەڵام شتی زۆر بابەتی زۆر گرنگترمان هەیە باسی بکەین پێم من پرسیارێک لە ئێوە دەکەم ئایا کچێکی کورد لە پارتەکەی تری کوردستان کوژراوە یعنی ئەم قەینا کە ئێمە پێمان ناخۆشە بەخوای هەر کەسە هەر مسلمانێ بکوژرێ پێمان ناخۆشە بەڵام ئەدی دوعا ئەویش کچی کورد نەبوو ئەسلەن ئەو شەهیدی تەواو بوو ئەم هاوارە کوردەواری گوتنی شەڕ لە بادینان تۆز لە دەرچێوە یعنی ئەم هاتوو هاوار و دنیایان هەژاندووە بەسە نیوەی کوردمان خاسی کوردستانمان لەدەستدانەوە ئەو هەرایان نەکرد ئەو کاتی یعنی خاڵێکی دیکە شەیە برای باوکم ئەم خەڵکە بۆچی دوور لە ڕووی جەنابەت پەرژینێکی قایم بی لەم سۆسیال میدیای خۆیان کردو بە فیلم خۆیان کردو بە قەشمەر بەڕاستی ملەتی مە ملەتێکی زۆر یعنی لەگە ڕێژم بۆ کەسە باشەکان ملەتێکی زۆر دواکەوتووە لەلایەک دەچی نەچی دەستوتێنی حجاب نفسي دەستێن دژایەتی حیجاب دەکاتن و لەلایەک دوور لە ڕووتان پڕۆیەک دێتە سەر بەلای تەڵەبەی زانکۆ لێدوانی قۆڕ دەدا ئەمە حیجاب تەنورەی کورد نازان بەڕاستی ینی ئەم کورد بێ زمان لەم کوردستانە دەبتەوە بێ زمان لە ئەنتەرنێت لە سۆشیال میدیا دەبتەوە وڵاتێکی بێساعێبی کۆمەڵێک دوور لە ڕووی جەنابەت خەڵکی هەرچی پەرتی پڕۆ نازانم کەس نازانی لە کوێهاتی قسەی قۆڕ بێمەعنا لەولایەت پۆستێک بیست پۆستی دەبینەوە وەڵا حیجاب نایێنم کورە حیجاب خوارد واجبی کردە لەسەر ئافرەت دوور لە ڕووی جەنابتان پڕۆی وەکوم گوت چیە دەریا بەدەمی دوور لە ڕووتان سەکتیز نابی ئەمەشتی زۆرمان هەیە لە ڕیفراندۆمی گەورەتە وەڵای ئەو سوکاتی بە حیجاب و بە کۆمەڵگای کوردی دەکرێت زۆر لە ڕیفراندۆمەکە گەورەترە برای باوکم یعنی عەیبە لێ ئەو میلەتا بەڕاستی ئەو کۆمەڵێک دوور لە ڕووتان سووک و مۆدێل و نازان هەر بەدارە گوتی کوردەواری گوتنیە هەرامان لەم وڵاتە کردووە ئەم وڵاتە بە هەر نەمینێ باشتر بەڕاستی ئەم هەموو قسە قۆڕە دەکرێت ئەو هەموو سوکایەتی ئەوە چێکا حکومەت ئەو حکومەتی کوردی ئەو هابگە حکومەتی کوردی خێر گدا دەبات چۆن بین بە قەشمەت السلام عەلەیکم وەڕەحمەت الله وەڕەحمەت الله دەچمە لای پەیوەندێکی دیکە خاتوو هەنا لە کۆی وەردەگرین خاتووە ناسڵای خوارد لەوێ السلام عليكم. وعليكم السلام سەرەدوو چاومان ڕاو سەرنجت چییە لەسەر بابەتی ئەمڕۆمان وڵای کاکە دانیال من ڕیفراندۆمیان شتێکی زۆر باش کەکرا ئەگەر کەمێک دەنگە بەرزکەیتەوە ڕیفراندۆم کەکرا کارێکی زۆر باش بوو کە بۆ خەڵکی کەرکووک کرا بەڕاستی یعنی کەرکووک باڵێن ئازاد کرا خاصن وان ئەمەکە کەرکووک گیراوە بەڵام لە هەموو ڕۆوە بەسەردەبی وڵاتن کە ئازاد کراوە بەڵێ وەکو ڕای شەخسی خۆم وڵای بەباشی گوێم لە دەنگ نییە خاتووەنا ئەگەر کەمێک دەنگە بەرزکەیتەوە بۆی زیاتر باشتر گوێم لە دەنگت بێت پێما بێ باسی کەرکووکەکەی بەڵێ ئەگەر دووبارەکەیتەوە بەڵای من کەرکووک هەندێک کەس ئەڵێن کەرکووک ینی جیرا ئۆشتانە بەڵام بەڕای من ئازاد کراوە کەرکووک ئازاد کرا بەڵای شەخسی خۆم چونکە بەڕاستی
لو هەرێمەدارانی کێشەوە هەیە لە کەرکووک یانی بڕوا بکە هیچ نیتی ئەو بەڵبینە ئەوە نەوزە کێشە زۆر ینی کەمتر بۆ تۆ لە ساڵی کە کاتێک کە ڕیفراندۆم کرا ئەو شتەی بەسەر کەرکووکیش داهاتوو بەڕوو بکە ئاوەتەخوازی کە کوڕێژ وەکو کەرکووکی لێبێەوە شارەکانی هەولێر و سلێمانی ئاوا ینی بستۆ دەجێ دەستی حکومەتی عێراقی بۆچی خەڵک بە ئێستاشەو پێیان خۆشە ینی بۆ شێوازای بەشێک لە خەڵکی ئەویان پێخۆشەوە کارەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ کارەکەی بۆ ئەو دەگەڕێتەوە چونکە هەرێمی کوردستان ئەو نۆتێکی هەیەی ئەو داهات هیچ لە خینی هاوڵاتیدانی ئەو نۆتە تانی 300,000 لە دەرەوەیانی لە جیهاندا 100,000 لێرە بەرمینەوە بە 300,000 ینی ئاواتی کە تۆسێنێتەوە خاڵاتی ئەو دەکات بەڕاستی ئەو نۆتی کەرکووکی بۆ خۆیان بکەیت یا بەڕاستی بۆ زۆرمان پێ خۆی وەکو خانەوادە خۆمانەوە بەستی بەڕاستی چونکە هیچ لە خزمەتی هاوڵاتی سەر نەدەکراوە تەنیا بۆ خۆیان بوو کەرجیاوە خەڵکی کەرکووک قاوەندی زۆری کرد لە زۆر ڕۆوە ئاواتخوازی کە شارەکانی کرد وەکو کەرکووک ئاوا بیبینی یاخود ئەمانە بگۆڕن یاخود حکومەتی عێراقی دەستی بەسەردا بگرێتەوە کاتێک خۆش و خۆحەوت. زۆر باشە خاتوهەنا زۆر سپاس بۆ پەیوەندیەکە دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک عەبدوڵڵا لە پیرەمەگرون وەردەگرین کاک عەبدوڵڵا گیان سڵای خوارد لێبێ. وڵی خوا لە تۆ دەکا شارفان. وعەلەیکە سەلام سەرچاومان. برای بەڕێزم بەگو کاک پۆڵا فەرمووی ڕیفراندۆم لە کاتێکی بێوەخەتدا بوو. مەسئول دەرزانی هەموو دنیا پێی گوت کاکە وەختی ئەوەی نییە سەبر بگریا ڕێفراندۆمێ لەو کاتەیدا مەکە ئەمە گەلی کوردی ئێمە هەلێکی زێڕینی بوو هاتە پێشە 2003 لە 2003 ئەگەر داوای سەربەخۆیی کردبا بەبێ ڕێفراندۆم دەبوو بە حکومەت ئەو کاتەی هێزی بەستا هێزی سەرداری نەمابوو گەیشتی نەمابوو تارەی نەمابوو هێز بەدەست کوردستانەوە بوو وڵاتانی دەرەکی ئەمریکا و بەریتانیا و ئەو وڵاتانە پشتگیریان دەکرد ئەو ڕۆژێ داوای سەربەخۆییان کرد باکاتە ئێمە لەگەڵ حکومەتی حارەب حکومەتی پێدرانی و لەگەڵ بەغدایە حکومەتی بەغدا هەر ئەو بەلامەیە هەر ئەو نەفەرەیە بەوەی نییە دەسەڵاتەکەی گۆڕەوە سەدام حوسێن نەماوە ئیکە هاتوونە بەڵام هەر عارەبەکەی جارانە ئەگەر ئەمسالی کردی چیمەبارانی کردی بوونی دهاتی هەموو تەخت کردی ئەو ڕۆژەی داوای سەربەخۆیی کرد با بەبێ ڕێفراندۆم ئاڵای کوردستانی لە جەبەل ئەبرین و لە تەقاندی بەڵام ئەو ڕۆژێکی ڕیفراندۆمی کرد کاک مەسعود بەرزانی ئەگەر هێزی حکومەت خۆی گرتووە تارەی شازەی هەبوو هێز و قەوەتی هەبوو هێزی سەرداری هەبوو جێژی پێش هێنابووە ئەتو هیچ هێز و قەوەتێکی واردنەوە پشتیرایی دیوانی ناوبەوەتی شتێک تێکرد بووی بەڕاستی کاتەکەی هەول نەبوو لە سەتا سەنجەل اتحادی کوردستان لەدەستدا ئەو هەموو شەهیدەت دا ئەرێ کاک مەسعود بەرزانی ئەرێ ئاشبەتاڵی ئەفتاپێجت کرد بە میلەتی کورد سیوی ئەشی ئافت کرد ئەنجام ڕیفراندۆمەشی دۆڕاوت کرد برای بەڕێزم نەتانزای سەرکرداتی کورد بکەیت بە ساعەکەی بەجێڵە بۆ ئیکا بڵێ کاکە خۆ تەسمین بە ئیکە بێ و ئێمە خواعابیزێ بکەی باشترە بەڕاستی تۆ پێ دوایە دۆ خوشانی ڕیفراندۆم ئەگەر سەتا سەرپەنجەر اتحادی کوردستاندا بە خوێنێک شەهیدان بەدەست هاتە بوو بەڕاستیەکەی کاتی نەبوو زۆر زۆرە بەڵام ڕێی هاوڕێیان نەگرم بەڵام کاک پۆڵا هیچ ئێمە نێزەوە دەستی خۆش بێ ئەوەی کە هەبوو ئەو ڕۆژاندی هەموو قسەکان ئەو کردی بەڕاستیەکەی ئەمە کاتێک نەبوو گە ڕیفراندۆمی تێداکەیە. بەڵێ زۆر باشە زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە پیرەمەگرونەوە لەگەڵمان نابوو دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک حەمە ڕەشید لە ژاراوە وەردەگرم کاک حەمە ڕەشید یان سڵای خوارد لێبێ. کاکە دانیان سڵای خوارد لە جەنابەت. وعەلەیکە سەلام سەرچاومان. ڕێزم بۆ جەنابەت بۆ کەناڵەکەی بۆ ستافە بەڕێزەکەت و بۆ بینەران و بیسەران. عەزیز ئێمەی کاک حەمە ڕەشیدیان. بەڕێزی زۆری هەڵدەگرێەوە مێزگردێکی دەوێت کاکی بەڕێزم. بەڵێ. ئەو چاوە کوێر بێ کە بە کوردی هەڵایە هەمومان لە بەنەتەوە کوردین و بەڕاستی سوتاوین بۆ کورد بۆ خاک و وەتەنمان. بەڵام داخەکەم چ دەڵێ لەگەڵ ئەوانەی لافی کوردایەتی بەسەرماندا لێدەن و زۆر جار هەڵەی سیاسی دەکەن بە عەندەنوا لە میلەتی کوردەکەن ئەوەیان عایدی خۆیانە بەس ئەوەی با لە پێشەوە ئەوەندەی بڵێم ئەوەی
ڕاستی گوت بێ لەگەڵ کورد دەرەچی و ئیقلیمی بەسرا ڕاستی لەگەڵ کورد گوت بێت کە کچی کوردم بەکرێ گرتووە پارەیان دەدەینێ ئەوەی پێیان دەکەین بە پارە پێیان دەکەین منەتمان پێ نییە ئەوە قسەی وی بوو با برایانی دەسەڵاتی کوردی نەچووباندانیان پێدانەهێنا بە لە دەسوور کە چی کوردستانە نیوایان کردە کێشە لەسەر خۆیان دانیان پێداێناوە کاکە ئێمە کە لە دوای ئینتیفاضەی هاتینەوە لەو شەرچۆمانە لە کەپرەکاندا کەوت بووین دوورۆری فیشەک تەقی بەڵێ هیچ نەما هەموو سەرپاکەی هاتەوە ڕۆیشتن قەراریان بە دەسەڵاتی ئێستادا کە دەسەڵات لە بەغداد پیادە دەکرێت کە کوردستان نیوەی کێشە لەسەرە کاکە وەختی خۆی قەراریان داوە چاوی کاک پۆڵای ماز دەکەم جوانی بود بۆ چوونەکانی ئەو برادەرەی عەبدوڵای چوارخۆمەی زۆر جوان بوو ڕیفراندۆم کرابا نەکرابا وەڵڵاهی داهێنایەوە جێگای خۆت ئەوەشیان بە هەڵە کرد خەڵکێکی زۆریان خەڵکی فەقیریان بە بەناس بە کوشدا بە سەربڕینیاندا چون کاولکاری و وێرانکاری و ڕۆیشتن هەتا خاچی عەرەبیشیان داگیر کرد دایانزانی داگیرنەوە بۆ جێگای خۆیان بەڵام ئەمایان کردە بەهانە دەنا ئەو چاوە کوێر بە بە کوردیانمایە وەڵڵاهی هەرتوو چاوم کوێر بێت کە من پێخۆش نەبێ کورد مافی هەبێ و سەر بەخۆی هەبێ بەڵام هەتا تۆ هەی و ئێمە هەین بە یەک پارچە ئەوانەی دەور و پشتمان قەناعەت بەڵێ کاک حەمەڕەشید دەمێ و بپرسم ینی ئەو خۆبەزلزانی لەکوێ هاتبوو کە دەیانوت حساب بۆ ڕێی هیچ بەشەرێک ناکەین و ڕیفراندۆم ئەنجام دەدەین ینی چی وای کردبوو کە ئەم غرورە بوونی هەبێت ینی ئەمنەوەشم بە باش نەدەزانی بەو دەرەجە نا تۆ وەزیری ئەو پەڕی وەزیری دەسەڵاتێکی جەلێزی عالەمی هاتۆتە سەرخەت پێ دەوەڕاوەستا تۆ جوابی نەدەیەوە ئەمەش هەڵداشتنی میلەتەکەیە ماوێرانیە ئەو ڕۆی لێشین بووە بەرمیلی نەوتی بە 300,000 دەبا چاری و فەقیرانە بکەن خەڵکی فەقیر و ماوێران با چارەسەری بکەنەوە بێتە ماوێرانەی دەست خۆشی لێ دەکەمەوە زۆری گوێ زۆر سپاس بۆ کاک حەمەڕەشید لە ژاراوە لەگەڵمانە بوو کاک ئەحمەد لە هەولێر وەردەگرین کاک ئەحمەد گیان سڵای خوات لێبێ وعەلەیکە سەلام کاک ئەحمەد گیان ڕاوسترەنجی تۆ چییە لەسەر ساڵیادی ڕیفراندۆمی ساڵی 2017 وڵی من هیچ شتێکی بەرام من گلەیەکم نییە بەڕاستی نەدەبا هەموو ڕێگانە باسی ڕیفراندۆم ناکرد بە شوێنی ڕیفراندۆم دەستکەتە چەندە گەورە نەبووە ڕاستی گلەیم لەو پۆزیسیۆنی نەدەوانێت بەعاتکەن و سەر ڕۆژێکە دوو ڕۆژە دەدوێنی و لەو ڕۆ هەتا دەگاتە دایانەکەش دەگەدابێتین لەسەر دڕۆن هەتا دەستکەتەش گەورە نەبوو تۆ سەتا پەنجاویش خاکمان لەدەزا بەحنی چی کەمەوە بەس یار بدەم بەس شانەتی چی پێ بکەم زادی کاتێکمان لە شەهیدێکماندا نەخاوەن شەهید بڵێ مەگەڵێکزانێت کە لە 150 خاکمان لەدەزاوە بەڵام بۆچی بەشێک لەلایەنەکانی دەسەڵات بێستاشەوە ینی شانازی بۆ ڕۆژەوە دەکەن و وەکو ڕۆژێکی مێژووی سەیری دەکەن بەدەستکەتیشی دەزانم منە جان بەدەستکەتیشی دەزانن بەڵێ بەدەستکەوتی دەزانەوە شانازی پێوە دەکەن ئەی دەستکەوتەکەی لەکوێیە بوو کاتێمانە ینی بەدەستکەوتی بزان و شانازی بۆ خەلەکە دیارە بەرەوە پۆستۆی شاکواری دەسەڵات بوو خەلەکە دیارە گۆ پۆستە ناکوار نەبە ئەو ڕیفراندۆمە ناکرا بەڵام بەڕاستی لە هەموو کاتە شووی دەسەڵات عاسەبی و پۆستۆن بەهانای دەچی دەریدەن نەک لە مەسەلەی ڕیفراندۆم لە ئەم بوارەشی هەلە جێکی عاسەبی ئەو پۆستۆ پێش هەر ئەو چەندی گوت و کۆمەڵەکانە دەچن دەریدەهێنن کورەکانکە جان تۆ پۆستۆن دوو پۆستۆنە خۆت دەربێخە ئەو پۆستۆنە خۆت دیار کە زۆر سەرەت لە ڕاگەاندن و پۆستۆنبی لەشنی لە خوارە لە ژێردا ینی لە پاشۆ ژێر بەژێر تاق دەکردیان لێت وەکە پۆستۆنی کەنال تێوەڕە ناچێ ڕاگەان تێوە ناچێ ڕادێت تێوەڕە ناچێ و ئەم سایتە بەڵام دیارە دەگەر اتفاق کە دەگا حکومەتی ئەم بۆ پۆستۆنی ئازام بەڕاستی و پۆستۆنێکی دەی میرەیە یعنی دەچی بەهاناوە دەچی ئەگەر دەچێت دەری عاسێبی دەری باز دەکە کاکە تۆ 150 خاکە لەدەست ئەخ شانازی بە چێ بکەن تۆ کەناڵێکی پۆستۆن بازی چی دەکەی یعنی وەڵا پێم خەدرە باسی ساڵیادی دەکەنەوە کورە دەباستمە کاکە وەڵا خەرک هەموو غەفڵە خەرک هەموو گۆمڕا بوو خەرک هەموو شێوایە يعني سيري بدي كابرا بقول لي سام موسى خويك يا يعني وقتك الشانية دنيس اللي بطلع سنة موسى توزع كذا كاكا تسيب بطلع بدنيس من أرجع من الشانية كي خمسة بدي كم تسيب موسى كم بدي يعني وقت لي جيت تخوك ولا بينك موسى دي أتبع سام موسى لو كان جانا خرج موسى كم شيء ما ريفراندوم يا زور باش كاتم قلت داري ولا كم برز ولا سپاس بۆ کاک ئەحمەد دەچمە لای پەیوەندیێکی دیکە خاتوو تارا وەردەگرم لە ئەربەت خاتوو تارا سڵای خوات لێبێ کاک دارا ئەفوو کاک دارا
لە عربەت کاک دارەگیان سڵای خوا لێبێ باشە بۆواتان لێ تۆشە کوێنارتی و لات وڵێ خاتوون هەرا لە پێمانەوتم بابەگیان لە عربەتەوە دایکەکەم عربەت تابعی دای لێ بدەکەم کاک دارەگیان وعلیکە سەلام سەرچاومان حەو برای باوکم توا با باسی تەوەرێکین باسی شتێ بکەین ئەمڕۆ پێویستمانە بەڵێ کای کۆن خوای گەورە بەبایەکە لە قیامەتە لێپرسینەوەی لەسەر ئێستش لە دنیا هەر عینەشتا تۆ 8 مانگ سعیەکەیت لێپرسینەوە دەبێت ئەوە ئاکێتە سەر ڕابردوو کە چۆن بووی باوازەوە بێنین تەوەرەدانێ یا کراوە بێ یا با باسی ئەم گرانیەکەین کاکە ئەمە غازە ئەمە خواردنە ئەمە ئێمە پێویستمان بەمەیە ئەمە ڕخنەی لێوەیگە کاکە واز لە ڕێپراندۆم بێن ئەمە ئەزانی وەکو چی وایە وەکو بڵێ جالاستیکێک بێە برچیتە ئەچیت ڕیشۆڵەیە کوژی چۆلەکەیە بەریکە و یا بەری نەکەو کوشتم بەرباڵی کەوچی هاو من بوو چێ بوو پشیرە خواردی کورە مناڵێ فڕە با باسی ئەم گرانیەکەین هەیە خەڵک زۆر گوناحا نەفەرموو تۆ باسی کە قەیچێکامەوە ئێمە لە خزمەتین فەرموو تێناگەم ئەڵێم تۆ باسی کە قەیچێکە تەوەرەکەمان ئەمڕۆ لەسەر ئەوە نییە بەڵام تۆ توانی باسی گرانی بکەی باسی وەزی ئێستا پێچەنە لە بابەتەکانی دیکەماندا لە بەرنامەکانی دیکەماندا چەندین جار باسمان کردووە خاڵۆ گیان ئێستا ئەوە خەڵک ئەو عەفو تەلەبە قوتابیە چێتە مەکتەب لە بنەڕەتیەوە تازانکۆ دووشت کاریگەرە لە سەریکە لەشیش پێویستی بەوەی پرۆتین ڤیتامین با دەهاتمان هەوە چاومان کوێر نەبێ ئەو تووشی نەخۆشی نەبین بەرگەی ناگرین زستانیەتە پێشەوە بازار خەڵک چاوی لە یەک بێ واللهی لە ئەشیای کارەبا واللهی لە ئەشیای موادی خانۆوە کورە دەچول هەمووی عادیە باوەڕەکەیان من خاڵم خاولێکی یامێ بە هەدیە وتی سەردانی کوێتم کڕیوە لەوێ کڕیومە ساڵی 86 ئێستش خاولیە تۆزێک گۆڕانکاری بەسەرە هاتووە باشتەکانمان باش بێ بۆی 2 دیناری دانراومان هەبێ عەقڵمان پڕ بووە یعنی بیرکردنەوەمان لەگەڵ تەکنەلۆژیا ئەڵەی لە ناوژەرگەی ئەوروپاین بەڵام ڕواڵەت و خواردنمان نەقاڕێ ئەفریقا بگرە بەو لە خواردتریشەوەیە ئێتر مە قسەی ئەوەنە پێێنەوە کە پرسیاری باس با ببەمەوە زۆر سپاس دەکەین کاک دارەگیان لە عربەتەوە زۆر سپاس بۆ گرانی ئەم گرانیە چارەسەر کردە ئینشاءڵڵا خوای گەورە ئەمە بڕوان نازانم کەمپینە چییە ئەمە بۆ یەکەن شتێکی بۆ کرێ چاومان لە یەک بێ عزیزیێمە ئینشاءڵڵا خوای گەورە ئاسانی ئەم گرانیە زۆر خراپە بەخوا وەڵا بە تاکید وایە زۆر خرا کاریگەریە کاکە مناڵەکە داماوە بێ نەفسیەت تێشکێ عیزەت تێشکێ ئەم گرانێ با چاومان لە یەک بێ خاڵۆ گیان دەیخوا حافیز زۆر سپاس بۆ کاکدارە لە عربەتەوە دەچمە لای پێندێکی دیکە کاک عەبدوڕەحمان لە هەولێر کاک عەبدوڕەحمان یاسڵای خوا لێوێ السلام عليكم وصال سلام لسراپای بیستەران و کادر و بینەران وعلیکم السلام ورحمة الله من زۆر سپاسی ئوستازی خۆم کاکە پۆڵای بەڕێز دەکەم معلوماتێکی جوانی وروژان بەڵام یەک نوقتە هەیە ئوستاز لە کاتی خۆی لە 1992 طبعا یەکەم انتخاباتی پەرلەمانی کوردستان کرا خدا برادرێک مەجموعەکی دعوت کرد ئەم نیش لەگەڵدا بووم دوو مراسلی فرانس پرێس یەکەکیان کچ بوو یەکەکیان کوڕ بوو کوڕەکە ناوی ئارۆ بوو طبعا بۆ قسە یەکەکیان وەرەقەتی سپی هینا لەناو کۆشی مراسلەکەیدا نەگوتی حکومی ذاتی چ قیمەتی هەیە وتی ئەوە چ دەڕێ ئەمەش مەجموعەکمان ئینگلیزیمان دەزانی وتمان کاکە دەرێ بۆ حکومی ذاتی سەدامی قیمەتی ئەو وەرەقەی نەگوتی پێی بڵێن ئەگەر خۆی نەیدا کوڕی دەیدا ئەگە کوڕی نەیدا کوڕی دەیدا چونکی ئەوە بەڵگەنامەکی دەولیە ئەو ڕۆژ بەرهەمینەوی بەیانی دەیبێ ئەمن تقریبا لەگەڵ ڕێز سێرامم لۆ هەموو بۆتونەکانی هەر هەموو برادرانی پەیوەندی کار ئەمن بەعەکسێوان بە دوور لە کورد مەودا بەڵێ ڕەخنەکی زۆر ئاراستەی ڕیفراندۆم دەکرێت بەڵام لەسەر ئاسی دوور مەودا ئەو ڕیفراندۆمە بەڵگەکی دەولیە ئوستاد ڕەئی ملەتی کوردی ڕۆن کردەوە لۆ 1995 دەوڵەتی سەرزەمین کە کورد مەظلومە و زوڵمی لێکرایە بەڵام ئەوانەی دەڵێن عەلا ئەساس لە 5 ئازار و 6 ئازار و حکومەت نەماو نەزانم چی نەخێر حکومەت مابوو ئیران مابوو تورکیا مابوو سووریاش مابوو لە زمانی وحید ئۆغڵە و فاروق الشەرع وەزیر خارجەی عێراقی نازانم ئەو کاتانە ئەوکەم جوان لەبیر نمایە دوورمەگرە سەعدون حومادی بی
أستاذ اتفاقيان كرد أو سي دولة النابي كيان لو كردستان دروزي فاروق الشرع نمع وحيد أغلون نمع أو وزير خارجية عراقي شهر نمع كردستان وكرد ما أو ريفراندوما وثيقة دولية كاريكي لدور مودا هموما أو بميني لصروي زمين برحمة كيدة سني أستاذ يعني رضاتا لكم يزحموا برادران لهر 6 مليون كردستاني بالكاو بعراق وها سيري ريفراندوم كمكن بكرد مودا سيري مكن بدريج مودا سيري كان مسعود بارزاني غلطي نكر ترامب مسعود بارزاني قد مكا وسائل اعلامي خويا لما عبد الرحمن تاوكو يستاش درو يرسل تسجيل كردنا مستقبل العالم او ريفراندوم كاريگەری خراپیە بوو لە سەرهەرێمی کوردستان چۆن دۆخی هەرێمی کوردستان باش جۆرە کارتێک دەکەم 20,000 درۆ لە ماوەی 4 ساڵ لەسەر دۆناڵد ترامپ تەسجیل کرا ئەوەش دەبووە 20,001 دڵنیاشت دەکەمەوە ئوستادانیان لە ڕێگای جەنابیشت هەموو کوردستان دڵنیا دەکەمەوە ئەگەر عێراقش قودرەتی نەمابوو ئیران مای بوو تورکیاش مای بوو بە 2 سەعات دەبابەی تورکیت لەناو هەولێرێ دەبینی ودا او ريفراندوم دستي مسعود بارزاني وخوجبي والله هنگاوشي قال بيروز لدير موضع من على خمني دوس ما لدستو كفني ما لدستو نازانم تشتر او انا راسن بس ما دام ملتي كرد معايا او خاك حرد قريته ما مصطفى احتلال العقل اخطر من احتلال الارض عرض اجداجير كرا قريته عقل اجداجير كرا نا قريته مسعود بارزاني ايش شي قال باشي كرد اگر نزیک مودا زیانی هەبووبی لە دوور مودا قازاندی دەبی والسلام علیکم سەرهەردوو چاومان کاک عەبدوڕەحمان بەڵام هاوڵاتیان نزیک مەودایان دەوێت ئەو دۆخەیان دەوێت کە لە ئێستادا تیایدا دەژین ریفراندۆم وای کرد لە 150 خاکی کوردستان بدۆڕێنی بەڕاستی هەرچەنە ڕاکان جیاوازن لەسەرم بابەتە بەڵام ڕای زۆرینە ڕای ئەوە گرنگ ئەوەیە کە ریفراندۆم کاریگەریکی زۆر خراپی کردە سەر هەرێمی کوردستان و ئاساوارەکەشی تاوەکو ئێستا بەدی دەکرێت ناوچە جێناکۆکەکان کەرکوو خانەقین بەشێکی زۆر لە ناوچێنە لە ژێدەستی هەرێمی کوردستان و حکوومەتی کوردستان دەرهێنان و خرانەوە شێردەستی حکوومەتی ناوە دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک بەشدار لە دەشتی کۆیە وەردەگرم کاک بەشدار یان سڵاوی خواد لێبێ باشی برا گەورە وعەلەیکە سەلام سەرچاومان بەڕێزی ریفراندۆم 25 نۆ ڕۆژێکی مێژووی گەلی کووردا جەنابی سەید ڕەئیس مەسعود بارزانی ئەم ریفراندۆمەی کرد کە گەلەکەی سەربەخۆ بێ و گەلەکەی سەرکەوتوو بێ بەڵام زۆربەی کەسی بۆ سەرکەوتوو نەبوو کاک بەشدار گوێ لەبرات بگرە کەسی نەپەزمی خاکفرۆش کە کوردستانیان فرۆ سەپاپەندەی کوردستانیان فرۆش بەس لەبەر ئەوەندەی کە ریفراندۆم قسەی دەنابی سەید ڕەئیس سەرکەوتوو نەبێ ئەمانەی کە خاچیان فرۆش کە سەرکەوتوو نەبێ دەنا ئەمە کتابێکە ئەمە تاپۆیەکە بۆ گەلی کورد کە گەلی کورد ئەمفال کرا چیمیاباران کرا دەربەدەر کرا هەزاران سڵاو بۆ پاکی شەهیدان هەزاران سڵاو بۆ ئەو شێرە پێشمەرگانەی کە شەهید کران لە ئەو خاکەی کە فرۆشرا کە سەرکەوتوو نەبوو ئەمانەی کە کوردستانیان فرۆش ئەمانەی کە ئەوەیان فرۆش کەرکووک کە قوچی کوردستانە کەرکووک دڵی هەمومانە بەڵام بەداخەوە کە فرۆشتیان کۆمەڵێک کەسی نەفەزلزم کۆمەڵێ مەسووری نەفەزلزم کە فرۆشتیان و کاک بەشدار ئەو سەید ڕەئیسی تۆ بۆچی قبوڵی کرا و کەسانە ئەو کەرکوو بفرۆشن ینی بۆچی هێشتی ئەوە تێپەڕێت بۆ ئاسانی سەید ڕەئیس جەنابی ڕێزدار مەسعود بارزانی سەید ڕەئیسی هەموو کووردا بەڵام لێرە من پەیامێک بەڵێ دەکەم خاین پێشی خاینان ناگیرێ ئەوانەی کە خایەنی دەکەن تۆ ئێستا پێشکەشکارێکی ئەوەی کە خوارد تۆ خایەنی لە تۆ بکە تۆ هەست پێ دەکەی کاتی دەزانی خایەنی کراوە بەڵام کەسم پێکرد ینی ڕوبەڕووی دەبمەوە ئەمن بۆ منە پێشمەرگێکم لە شوێنێکم شەڕ دەکەم کە لە پشتەوە پێشمەرگەکانی هاوڕێیەکانی خۆم کە غەدریان لێکردم و کە خایەنیان لێکردم ئەمن پشتم دەشکێ تۆ ئێستا ڕوبەڕوو قسە لەگەڵ من دەکەی کەسێک لە پشتەوە خەندەرێک لە پشتی تۆ بدا تۆ چی دەکەی بەردەبیەوە دەمری بەڵام ئەگەر هاوڕێیەکەشت وەفادار بێ بۆت هەموو کات سەرکەوتوو دەبی ریفراندۆم کتابێکە تاپۆیەکی ڕەشە بۆ هەموو کووردا بۆ هەموو کوردی چوار پارتەیە تێدەگەی لە برات بەڵام بەداخەوە کەسی نەفەزلزم مەسووری نەفەزلزمی هەمومان دەزانی چێیە کە کوردستانیان فرۆشت شکۆی پێشمەرگەیان شکان خوێنی شەهیدەکانیان فرۆشت بەیانە دەستی دژمن و نەیارەکان زۆر بەداخەوە ریفراندۆم ڕۆژێکی مێژوویە ڕوحیشم فیدای دەنابی سەید ڕەئیس بێ
سید ڕئیس قەڵایەکە بۆ کورد قەڵایەکە بۆ هەر چوار پارچە ڕێز و حرمەت شمەیە بۆ دەنابێت هەزاران سڵاو بۆ پاکی شەهیدان هەزاران سڵاو لەو شێرە پێشمەرگانەی کە شەهید بوون کە ڕفیان بەخت کرد بۆ کورد و کوردستان. زۆر سپاس بۆ کاک بەشدار لە دەشتی کۆیەوە لەگەڵمان هەبوو. بەڵازان و خۆشەویستان ئەو کاتەی ئەو سەروبەندەی کە ریفراندۆمی تێدا ئەنجام درا لایەنە سیاسیەکان بەگشتی و نوێنەرانی لایەنە سیاسیەکان ئەنجومەنێکیان پێگەناوە تێدا هەمویان بەشدار بوون بۆ ئەنجامدانی ریفراندۆم هەمویان کۆک بوون کە 25 ئەیلول لە ساڵی 2017دا ریفراندۆم ئەنجام بدرێت تەنها و تەنها بزوتنەوەی گۆڕان وە کۆمەڵی دادگەری بەفەرمی بە شواز لە شێوازەکان جایەتی ئەم ریفراندۆمەیان کرد و پێیان باش نەبوو لە ئێستادا ئەنجام بدرێت کاتێکی گونجاو نەبوو ئەوان باسییان لەوە دەکرد کە زەمینە سازی نەکراوە و ڕووداوی زۆر خراپتر دێت بە دوایدا و دەبێتەوە ماڵوێرانی بۆ گەلی کورد بەداخەوە ئەو بوو بینیمان لە دوای ریفراندۆمەوە چەند ڕۆژێکی نەخایەن سنوورەکان داخران وەروەها فڕۆکەخانە داخرا وڵاتانی دیکە هەڕەشەی دەکرد بۆ نمونە وڵاتێکی وەکو تورکیا هەڕەشەی سەربازی دەکرد ئەگەر بگاتە حدێک دەتوانێت هێرشی سەربازی بۆ هەرێمی کوردستان ئەنجامدا. بەڵازان دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک جەمال لە بازیان وەردەگرم. کاک جەمال گیانستاوی لێبێ. کارزان سلام علیکم. وعلیکم السلام سەرچاومان. دەستەکانە ماچەکەم باشی سلام بیا. یاخوا باش بی کاک جەمال گیان. دەستخۆشی لێگەڵ سپاس بۆ برامەشکەوە پەیوەندەکان بۆگرت. چاوەکەمی بەنایەوە هەنیشەوە کاک جەمال گیان. کاک جەمال لەسەر بابەتی ئەمڕۆمان قسەیەک دەیە. وڵی هەر ئێوارش لە ناتی هەر هەمان بەرنامە بۆ لەسەر ئەوش قسەم کرد ئێوارش. بەڵێ. بەڵام کاتەکان کەم دامەنانش کۆمەڵە قسەی فەرهادی کە بەڵام لایەوە کاتەکەی باشە مامنوتانم کاتان باشێ بۆ ئێمە. لە خزمەتتان فەرموو. بەنسبەت لە قەدیمانیشەوە لە قەدیمانەوە پێش خەباتی ئەم حیزبانەی خۆمان وەکو کاک مەزود مامجەلال و بەڕێز کاک عەلی باپیر حیزبەکانی پێر کاک محەممەدی حاجی مەحموود پێش ئەو خەباتی ئەوان کورد هەوڵی داوە کە بێ بە حکومەت هەر نەیانهێشتۆ نێرانی وڵاتان نێرانی کورد بڵین بەڵام کورد یەکشت هەیە تاسا ئەوەی لەوانە نەکرد بە وڵاتان بڵێن بۆچی هۆکار چیەکە ئێمە نابین بە دەوڵەت بۆ نال ئێمە بین بە حکومەت بە دەوڵەت هۆکارەکە چییە سەبەب چییە ئەگەر سەبەب ئەوەیە ئێمە یەکگرتووی کاکە یەکگرتوو ئەبین زانانی هۆکارەکە ئەوەیە جۆر لە ئێمەکانزان بەڵێ بەڵێ کاک پێم وایە ئەوان بەرژەوەندی وڵاتەکەیان بەرژەوەندی خۆیان لە پێش هەموو وڵاتێک و لە پێش هەموو شتێکەوە بە دڵنیایەوە بەرژەوەندی ئەوان لەوەدا نییە کە هەرێمی کوردستان بێتە کیانێکی سەربەخۆ دەوڵەتێکی سەربەخۆ بەڵێ ئاینا لە وەکو ئیسرائیل یان کوێت لەوانەیە بەقەدەر ئێمەش نەبنەوە دەوڵەتن ئەوان حکومەتن ئێمەش هەر مافی ئەوەمانەیە چکە ئێمەش زمانێکی خوای گەورە دروستیکردن قەومێکی وەکو ئەوان هیچمان لە ئینسانەتە هیچ لێکی زیاتر نین بەڵام لە ئیسلامەدا فەرقمانەیە لەگەڵ ئەوانە بەڵام ئێمە ئەبێ ئەوە لە دنیا حکمی هیچ شتێکم نەبووە حکمی ئیسلام هەوە لە سەری هەر هەنارە چکە ئیسلام ئینسانی وا لێ کردو ئینسانی ڕاگرتووە هەموو دەوڵەتان بەهۆی ئیسلام و لەسەر ئەم زەویە ئەژین ئەبێ ئەوان وڵاتان بیر لەوە بکەنەوە ئێمە بکەن بە دەوڵەت لە سەری هەمویانەوە لە سەری هەموو خۆشیانەوە لەبەرەوەی ئێمە بەهۆی ئێمە دنیا وەستاوە بۆی ئیسلامەوە بۆی ئیسلامەوە زۆر باشە کاک جەمالگیان ئەگەر ئیسلام نەمێنێت ناتوانن ئەو دەوڵەتانەش بژین ئەو وڵاتانە بژین بۆیە ئیسلامیش با شتێکی هەبێ ئێمەش با شتێکمان هەبێ وەکو کورد وەکو ئیسلام ئینشاءڵڵا خۆی گەورە پشتیوان بێت بەڵێ ئەگەر ناشمان کەن بە حکومەت ناشمان کەن بە وڵات کاگەل لەم هەرێما ژیانمان خۆشکەن و نەوت و بەنزین و غاز و هەموو شتێکمان بنێ و با ژیانمان خۆش بێ و دەوڵەتیشمان ناوێ ئەگەر نامانکەن زۆر باشە زۆر سپاس بۆ کاک جەمال لە بازیانەوە پەیوەندی پێ زۆر سپاس دەکەین بەڵازان و خۆشەویستان بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەشکردن تا بەرنامێکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ